لە سەرەتای ساڵی 2020دا تەنها لە عێراق و هەرێمی کوردستان ژمارەیەک لە ژنان خۆیان کوشتووە خۆیان سوتاندووە. لە دواترینیان ڕۆژی یەکشەمەی ڕێکەوتی 19 یەکی 2020 لە گەڕەکی شۆڕیزەی شارەکەمان تەرمی ژنێک کە تەمەنی نێوان 40 تا 45 ساڵ دەبێت بە کوژراوی دۆزرایەوە. لەلایەن پۆلیسەوە بەهۆی ئەوەی هیچ ناسنامەیەک لە جیرفانیدانەوە بۆ نەتوانراوە بناسرێتەوە و هەروەها لە شاری ڕانیە دوو ژن و لە چەمچەماڵ یەک ژن کوژراون یان خۆیان سوتاندووە. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاک لە بەرامبەر خۆستاندن و کوشتنی ژنان بێدەنگ نابین. بەردەوام دەبین لە تێکۆشان و چالاکی و وشارکردنەوە و ڕێخستنکردنی ژنان و بۆ مافی خۆیان تێبکۆشن. و داوا لە پەرلەمانتاران دەکەین کە هەست بە بەرپرسیارەتی بکەن، داوا لە ڕێکخراوەکانی ژنان دەکەین کە هاوشانی ڕێکخراوەکەمان بەشدار بن لە تێکۆشان بەرامبەر بۆ خۆستاندن و کوشتنی ژنان ئەو ژنەی کە لە شارەکەمان کوژرا و هەرچەندە ناسنامەی وەک ناو نادیارە بەڵام وەک ژن ناسنامەی دیارە. یاسا و پۆلیس پێش کوشتنی ژنان بەرپرسیارەتی و پاراستنی ژنان بگرنە ئەستۆ، نەک دوای کوشتنی ژنان و دۆزینەوەی تەرمی ژنان. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان